دوو کۆگای گەورەی خۆراک لە کۆمەڵگای کۆگاکانی هەولێر بە تەواوی سووتان و زیانێکی زۆری مادی لێکەوتەوە. بە پێی وتەی خاوەنی کۆگاکان قەبارەی زیانە مادیەکان 1 ملیۆن دۆلاری ئەمریکی تێدەپەڕێنێت. کەس بریندار نەبوو؟ نا الحەمدلله. باشە سیستەمی ئاگر کوژێنەوەت نییە؟ والله ئەو زیاتر ئەو مەخزنی قەدیم سیستەمی ئاگری کوژانی نەبوو، بەس حریقمان هەبوو. عادەتەن هەندێک حریق و ئەو بەتڵ هەبوون چوونە یەکسەر ئاگرەکە بکوژنە دووکەلی زۆر کردە و موادمان خوراکە کلینیسە و کارتۆنن هەموو ئاگرەکە زۆر بووە. چ بکەن؟ کاک محەممەد زەرەر و زیانەکە بە چەندە خەملێنی؟ وەڵاهی برایمە زەرارمان سەر ملیۆنێک دۆلارە ڕاستی. دوای کەوتنەوەی ئاگرەکە دەست بە جێتیمەکانی بەرگری شارستانی گەیشتە شوێنی ڕووداوەکە. وتەبێژی بەرگری شارستانی هەولێریش دەڵێت لە ڕێگای 10 تیمی جیاوازەوە ئاگرەکە کۆنتڕۆڵ کرا. دەشڵێت نەبوونی مەرجەکانی سەلامەتی بەرگری شارستانی لەو شوێنانە ئەو ڕووداوە گەورانەی لێ دەکەوێتەوە. نەبوونی مەرجی سەلامەتی بەرگری شارستانی لەم شوێنانە ئاگری ئاوشێوەی ئەوە گەوری لێکەوێتەوە. ئەوکو بینیمان چەند ڕۆژێک پێش ئێستا لە سەدیش بە هەمان شێوە لە چەند خولەکێکی کەم ئاگرێکی زەبەلا حوزەر و زیانێکی گەوری لێکەوتەوە خاوەنەکەی. بەداخەوە دەتیمان بەردەوام کاری کردو لێرە بە ماوەی 35 خولەک توانیوانە کۆنتڕۆڵیکەن و ڕێگریەکی تەواویش کرا لەوەی کە ئاگرەکە بگوازێتەوە بۆ کۆگاکانی تر. بەپێی ئامارە فەرمیەکانی بەرگری شارستانی پارێزگای هەولێر لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا 531 حاڵەتی جۆراوجۆری ئاگرکەوتنەوە و ڕووداوی جیاواز لە سنووری پارێزگاکە تۆمار کراوە. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.